کارمەندانی دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی بەردەوامن لە لێکۆڵینەوەکانیان و گەڕان بە شوێنەوانەی بەستە بە بۆمچێنراوەکان لە ڕێی پۆستەوە دەنێرن بۆ کەسایەتیە ناودارەکانی دیموکراتەکان و ئەوانەش کە زمانێکی ڕەخنەئامێز بەرامبەر بە ڕێوبەرایەتیەکەی سەرۆک ترامپ بەکاردێنن. من هەرگیز وەک دوژمن سەیری نایارێکی سیاسیم نەکردووە. نایارە لە ڕووی بیرکردنەوەوە، بەڵام دوژمن نییە. ئێمە ئەمریکایین بەر لەوەی دموکراتیان کۆماری و یان سەربەخۆ بین. خوشک و براین، میدیا دوژمنی خەڵک نییە، کۆچبەران ئاژەڵ نین. هیوام وایە هەموو ڕێبەرانمان کار لەسەر هێورکردنەوەی ئەو دیالۆگە گشتیە بکەن و بڕواشم وایە دەیکەن. لە ئێستادا دابەشبوونێکی قوڵ هەیە و پێویستە هەرچیەکمان لە توانادایە بیکەین تا وڵاتەکەمان یەک بخەینەوە. ئەوانەی ڕخنیان لە بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپ هەیە دەڵێن گوتارەکانی دۆناڵد ترامپ هەندەرە بۆ توندوتیژی لە کاتێکدا سەرۆک ترامپ جەخت دەکاتەوە لەوەی هەر توندوتیژیەکی سیاسی بە مانای هێرشکردنە سەر دیموکراسیە. میدیاش بەرپرسیارەتی لە ئەستۆیە بۆ هەبوونی زمانێکی شارستانی و ڕاگرنی ئەم دوژمنایەتیە بێکۆتاییە و هەروەها راپۆرتە نادروست و ترسناکەکانیش. دەمڕاستی کۆشکی سپیش ئاماژە بەوە دەکات میدیا بە شێوەیەکی بەرچاو و ناڕەوایانە سەر و سەودای لەگەڵ ترامپدا کردووە. یەکەم شت سەرۆک کردی سەرزەرشکردنی توندوتیژی بوو. یەکەم شتیش کەناڵی CNN کردی گوناهبارکردنی سەرۆک بوو بەوەی بەرپرسیارە لەو شتانە. نەخێر ئەوە هەرگیز باش نییە. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە توانراوە دەست بگیرێ بەسەر تەواوی ئەو بەستە گومان لێکراوانەدا کە هەر هەمویان لە یەک دەچن یەک جۆر کەرەستە و ئامێریان تیادان. زۆر بەشیان نێردراون بۆ ناوچەکانی شاری نیویۆرک. بە ئاشکرای ئەمە هەوڵێکە بۆ ترساندنی خەڵک لە ڕووی سیاسیەوە، دەستنیشانکردنی خەڵکە بە مەبەستی سیاسی و پەلاماردانیانە لەسەر بڕوای سیاسیان. بە پێی لێکۆڵینەوەکان دەشێت ئەو بەستە پۆستیە گوماناویانە لە ستانی فلۆریداوە نێرابن و هەر هەمووچیان ناونیشانی ئۆفیسی دەبی واسەرمان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی لەسەرە. دەشێت هەندێک بەرەنجامت لێ دەست بکەون. پێشم وایە نیگەرانیەکە لەوە سەرچاوە دەگرێت کە پێدەچێت ئەگەرەکانی توندوتیژی بە شێوەیەک لە شێوەکان هاتبێتە نێو ژینگەی سیاسیمانەوە و ئەمەش جێی نیگەرانیە. شارەزایانی یاسایشی لەو بڕوایەدان دۆزینەوەی گومانبار لەم دۆسەیەدا کارێکی قورس نییە. ئەوانەی ئەم جۆرە بۆمبانە دروست دەکەن وەک بارێکی ئاسایی جێدەستیان بەسەر شێوازی دروستکردنی بۆمبەکەوە دیارە. وایرەکان وەک یەک دەپێچنەوە، هەمان مەتریال بەکاردەهێن و دروستکردنەکەش زۆر لە یەک دەچن. تەنانەت ئەو زەرفانەی بەکاری دەهێنن هاوشێوەن. لەگەڵ ئەمانەشدا وەک شارەزا دەڵێن دەشێت گومانباران شوێنپەنجە و پارچەی پێست یان موون لە کاتی دروستکردنی ئەو جۆرە بەستە پۆستیانەدا جێپێڵن و هەڵبەدەمەش یارمەتیدەر دەبێت بۆ دۆزینەوەی گومانبار.